بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی سی لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. بەڕخۆشەویستان لە دوای ئەوەی کەوا لەو چەند ئاەتەی ڕابرد خوای گەورە سوبحانه وتعالى باسی لەو سێ سەنفە کرد بەرامبەر بە قورئانی پیرۆز کەوا خەڵکی بووینە سێ سەنفێکیان ئیماندار لە 5 ئاەت خوای گەورە باسیانی کرد و هەروەها سەنفێکی کافر لە 2 ئاەتدا خوای گەورە باسیانی کرد و سەنفێکی منافق دووڕوو کەوا لەو چەند ئاەتەی لە دوای ئەوە هات خوای گەورە باسیانی کرد. جا لێرەدا خوای گەورە سوبحانه وتعالى مخاطبەی خەڵکی دەکا، نیدا لە بۆ خەڵکی دەردەکا، یا ئەیها الناس، یا ئەیها الناس دیارە وەکو نیدا و بانگەوازە لە بۆ هەموو خەڵکی، لە بۆ هەموو خەڵکی. جا لێرەدا پێشەوەی بچینە سەر خودی بانگەوازەکە تەماشا دەکەی لێرەدا هەتاکو ئێرەکە خوای گەورە لەو چەند ئاەتەی پێشی ئەو ئاەتەدا باسی لە کەسانکی منافق کرد. خوای گەورە وەکو شخصی سێیەم باسی دەکرد و دەیگێڕا لە بۆمان مەثەلهم نمونەی ئەوان ئەو هایە بەو شێوە. لێرەدا یەکسەر ئیلتیفاتێک لە با بڵێن سیغەی کەلام لە سیغەی خیتابەکە دروست دەبیتن لە باسکردنی شخصی سێیەم کەوا لە بۆمان دەجێڕاوە مەثەلهم لێرەدا یەکسەر مخاطبەمان دەکا. خوای گەورە قسەمان لەگەڵ دەفەرمی، کەلامی لەگەڵمان دەفەرمی، یا ئەیها الناس ئەی خەڵچینە. کەواتە بەڕاستی ئەوە شێک لە ئوسلوبەکانی بەلاغەتی قورئانی پیرۆزە کەوا تەغییر لە ئوسلوبی قسە دەکا. خوای گەورە سوبحانه وتعالى لە سیغەی کەسی سێیەم دێتن یەکسەر مخاطبەمان دەکاتن. هەتاکو ئێستا لەو چەند ئاەتەی پێشترێ باسی لەو سنفانە کرد کەوا پێشی ئێستا باسی کرد. ئەوجا لێرەدا یەکسەر خوای گەورە ڕووی خیتاب لە ئێمە دەکەوت، یا ئەیها الناس. جا وەکو زانان دەفەرمێ ئەیها الناس واتە بە مسلمان و بە کافرەوە. یا ئەیها الناس ئەی خەڵچینە. بەرەوەی بەڕاستی ئەو دینە لە بۆ هەموو خەڵکی هاتیە، ئەو وەحیە لە بۆ هەموو خەڵکی هاتیە. ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بۆ عەرەب و عەجەم و ئەحمەر و ئەسوەد و لە بۆ هەموو خەڵکی هاتیە. یا ئەیها الناس ئەی خەڵچینە اعبدوا ربکم. جا وەکو زانان دەفەرمون کەواتە لە بۆ مسلمان و کافر کە داوای عیبادەتیان لێ دەکا، لە بۆ کەسانێکی مسلمان ئەوەی کەوا عیبادەت دەکات تاوەکو زیادی بکا و بەردەوام بی لەسەری، لە بۆ کەسانێکی کافر کە عیبادەت ناکە ئیبتیدای پێ بکە، بە دەست پێ بکە، بە عیبادەت بکە، چاوەڕوانی چ دەکە. یا ئەیها الناس اعبدوا ربکم ئەی خەڵچینە پەرستن ئەنجام بدەن لۆ پەروەردگارتان. اعبدوا ربکم پەرستن ئەنجام بدەن لۆ پەروەردگار. وەکو باسمان لە پەرستن کرد لە والله أعلم لە سوورەتی الفاتحە. ئیتر عیبادەت بریتیە لە هەموو ئەو شتانی کە خوا سوبحانه وتعالى فەرمانی پێکردیە و پێی ڕازیە بەو پەڕی خۆشەویستی ئەنجامی بدەی و بەو پەڕی ملکەچی لە بۆ خوای گەورە. و گوتیشمان کە عیبادەت دوو مەرجی هەیە تاوەکو خوای گەورە لێمانی قبول بکە. یەکەم بەو شێوەیەی بی کە خوا دەیەوێ سوبحانه وتعالى و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەنجامی دا. دووەم
ئیخلاسی تێدابی ئیتر هەر ئەو دوو مەرجە ئیخلاس و سەواب هەر شتێک هەر عیبادەتێک یەک لەو دوو مەرجەی تێدا نەبیتن ئەوە خۆی گەورە قبولی ناکە کەواتە عیبادەت بکە بەو شێوەی کە خوا دەیە سوبحانەهو وتەعالە بە ئیخلاسەوە تەنها و تەنها مەبەستت خۆی گەورە بێ سوبحانەهو وتەعالە اعبدوا ربكم پەروەردگارتان بپەرستن سوبحانەهو وتەعالە اعبدوا ربكم کەواتە خۆی گەورە عیبادەت لێمان کردێ لەسەر ئەو ئەساسی کەوا ڕەبە پەروەردگارە وەکو باسمان کرد لە ڕەب ئەو خودایی سوبحانەهو وتەعالە خالقە مالکە مدەبرە خی گەورە بەدیهێنەری ئێمەیە خی گەورە با بڵێن خاوەنی ئێمەیە خی گەورە بەڕێوەبەری ئێمەیە ئیتر ئەو خواشانی ئەوەی بیپەرستین سوبحانەهو وتەعالە کەواتە لەسەر ئەساسی ڕبوبیەت ئولوهیەتی لەسەر بینا دەکرێتن وەکو زانان دەفەرمون کە کەسێک ئیمانی بە پەروەردگارێتی خی گەورە هەبی کە خوا ڕەبە سوبحانەهو وتەعالە پێویستە لەسەر ئەو قەناعەت و ئیمانەی ئەوە عیبادەت ئەنجام بدا و خوا بە ئیلاه و بە پەرستراوی بە حەق بزانی و عیبادەتی لۆ ئەنجام بدا کەواتە وەکو زانان دەفەرمون الربوبية تستلزم الألوهية کەواتە ڕبوبیەت و پەروەردگارەتی خی گەورە لە پێداویستیەکانی ڕبوبیەت و پەروەردگارەتی خی گەورە سوبحانەهو وتەعالە ئەوەیە کەوە ئیمان بە ئولوهیەت هەبی و هەروە ملکەزبی لە بۆ ئەو زاتێ مادام ئەو ڕەبە سوبحانەهو وتەعالە پێویستە ئیلاه و پەرستراوی بە حەقی توش بی يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون أو پەروەردگاری کە ئێوەی بەدیهێنایە کەواتە ئەو گوتمان ڕەب الخالق المالك المدبر لێردا بە تایبەتی باز لە بەدیهێنان دەکە الذي خلقكم أو پەروەردگاری کەوە ئەنگۆی لە عەدەمەوە هێنایتە وجود سبحانه وتعالى بەرەوەی خەلق بە مانای چی دێ إيجاد الشيء من عدم على تقدير واستواء واتە شتێک لە عەدەمەوە بێت بیهێنیە وجود بە چ شێوەیەک بە ئەندازەیەکی دیاریکرا و زۆر بەڕاست و دروستی و بە ڕێک و پێچی ئیتر ئەو خەڵقە تەنها تایبەتە بەخوا سوبحانەهو وتەعالە لەبەرەوەی ئەوەی کەوا ئینسان دەیکاتن سونعە ئەوەی کەوا ئینسان دەکات سونع کەرەستەی خاوی هەیە بەو عەقڵی کە خوای گەورە پێبەخشە شتێکی لێ دروست دەکات بەڵام خوای گەورە لە عەدەمەوە ئەو ئینسانە هێنایتە وجود لە عەدەمەوە هێنایتە وجود زۆر بە تەقدیر و بە ئەندازەیەکی دیاریکرا و زۆر بە ڕێک و پێچی دەی خەڵچینە پەروەردگارتان بپەرستن ئەو پەروەردگارێکەوە بەدیهێنانە ئەوەی کەوا ئەنگۆی هێنایتە وجود الذي خلقكم والذين من قبلكم وأوي بيشنغوش جيلي بيشنغو أواني لبيشنغو هاتينا لآدمو حتى وكو جيشتتو هر هموي بدي هنا إخوة يقول سبحانه وتعالى والذين من قبلكم زانان دفرمون ده إخوة يقول سبحانه وتعالى كاتك وهذا فرمي أنقوي خلق كده بالتأكيد أن إيمي خلق كده بيش إيمش خلق كده بس لبرسي إشارة بواني جداتن والذين من قبلكم عندك لزانان دفرمون تاوەکو تێمان بگەینی ئەو خوای کەوا ئێمەی بەدیهێنا ئەوەی پێشی ئێمەشی بەدیهێنا ئەوەی پێشی ئێمە چی لێ هات بەرەو چێن دەرێت چوو دیارە هەممان دەزانین ئەو جیلەی پێشی ئێمە و ئەجیالی پێشی ئێمە هاتن و مردن کەواتە ئەو خوای سوبحانەهو وتەعالە کە ئێوە خەڵق کردیە و ئەوەی پێشین گۆشی خەڵق کردیە ئەوانی مراند و ئەنگۆش دەمرێنی سوبحان الله ڕاستی زۆر جارە ئینسان خۆی لەبیر دەکات خۆی لەبیر دەکاتن لێ بەڕاستی دەتوانی بێئەمری خوای گەورە بکات سوبحانەهو وتەعالە ئیتر ئەگەر بیر لە خۆمان بکەینەوە خوای گەورە وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون ئیتر لە دوای ئەوەش چەند شتێک کە باز دەکات کەوا فعلا لە بۆ ئەوەی کەوا ئێمە قەناعەتمان بێ لە بۆ ئەوەی بەبیرمان بینیتەوە ئێمە بەندەین بەندەی ڕەبێکی عەظیمی سوبحانەهو وتەعالە پێویستە ئێمە سەری بەندایەتی بنوێنین لە بۆ ئەو ڕەب عەظیمەی زەدە فەرمی بیپەرستن لعلكم تتقون لعلكم تتقون دیارە لە تەقوا هاتێ کەواتە ئەو پەروەردگارە بپەرستن کە خەڵقی کردینە تاوەکو لكي تكونوا من المتقين پەرستن ئەنجام بدەن تاوەکو ببنە متقی پەرستن ئەنجام بدەن تاوەکو ببنە متقی دیارە لەعەلە خۆی لە زمانی عەربی لە بۆ تەڕەجیە واتە بە هیوای ئەوەی ئەو شتە بکەن ئەوجا ئەو تەڕەجیە لەوانەیە لە بۆ مخاطب بی لەوانەیە لە بۆ مخاطب بی لەوانەیە لە بۆ متەکەلم بی لەوانەیە لە بۆ مخاطب بی کەواتە کاتێکەوە کەسێک بەرامبەر بە مقابلەکەی دەڵێ فلانە شتم لێ بدە بە ڕەجای ئەوەی کە فلانە شت بکەم بە ڕەجای ئەوەی لەبەرەوەی ئەو کەسە بە نسبەت ئینسانەکان وایە
ئەمن ئەو کارە ئەنجام بدەم بە ڕەجای ئەوەی بگەمە فلانە نەتیجە، بە ڕەجای ئەوەی بگەمە فلان. لەبەرەوەی ئینسان قودرەی مەحدودە، هەموو شتێکی لەدەست نایە، ئەسباب دەگریتە بەر دەگاتە نەتیجەیان نا ڕەب العالەمین سوبحانەهو وتەعالە تەحدید دەکات. کاتە بەنسبەت ئینسان ڕەجا لە کارەکانی هەیە، بەڵام بەنسبەت ڕەب العالەمین ڕەجا لە کارەکانی نییە، ڕەجا لە کارەکانی نییە، بەڵکو ئەوەی خوا بێوێ دەبی سوبحانەهو وتەعالە. هیچ سنوورێک لە بۆ دەسەڵات خوای گەورە وەکو لە ئاەت پێش فەرمووی ئین الله على كل شيء قدير. خوای گەورە لەسەر هەموو شتێک بتوان، هەموو شتێک مستحیل لای خوای گەورە نییە سوبحانەهو وتەعالە. ئەدی باشە لۆ ڕەجای بەکارهێنا لێرەدا. زانایان بە دوو شێوە لێکی دەنەوە، دەفەرموون یەکەم لە بۆ ئەوەیە کە لعلكم تتقون تاوەکو ئێمە کەسی مخاطب بە هیوای ئەوەی بی، بە هیوای ئەوەی بیتن کەوا بگاتە تەقوا، بە هیوای ئەوەی بگاتە تەقوا، کەواتە ڕەجایەکە لێردا لە بۆ کەسی مخاطب هاتیە، نەک لە بۆ کەسی متەکەلیم کە خوایە سوبحانەهو وتەعالە. کەواتە عیبادەت بکەن بە ڕەجای ئەوەی ئەنگۆ بگەنە مەرحەلەی تەقوا، بە ڕەجای ئەوەی ئەنگۆ بگەنە مەرحەلەی تەقوا. و یاخود وەکو لە سەرەتاش لێکمان داوە بەوەی لعلكم تتقون تاوەکو کەواتە عیبادەت عیلە و سەبەبە تاوەکو بدگەینتە تەقوا. بەڵام ئەگەر عیبادەتەکە بەو شێوەیە کە وەکو گوتمان هەردوو مەرجی عیبادەت تێدا بێ، ئیخلاص و سەوابی تێدا بیتن. کەواتە لێرەدا خوای گەورە ڕێگامان نیشاندا مەبەست لە عیبادەتکردن گەیشتنە بە تەقوا، مەبەست لە عیبادەتکردن گەیشتنە بە تەقوا، لەبەر ئەوەی بەڕاستی إن الله يتقبل من المتقين. خوای گەورە تەنها لە متقیان شت قبول دەکات، لەبەرەوەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە تەنها کەسی متقیە لە جەهەنەم نەجاتیدا، لەبەرەوەی خوای گەورە تەنها کەسی متقیە بەهەشتی پێدەبەخشی، تەنها کەسی متقیە خوای گەورە لێی ڕاست دەبێت. ئیتر کوو ببی ئەو متقیە بە عیبادەتکردن، بە عیبادەتکردن. الله ولي الذين آمنوا، کەواتە خوای گەورە سوبحانەهو وتەعالە خوا پشتیوانی کەسانێکی ئیماندارە و هەر ئەوانیشن متقین، هەر ئەوانیشن متقین. وەکو لە سوورەتی دیکەش خوای گەورە ئیشارەت پێدا کەسی متقی ئەو کەسانەیە، کەسی متقی ئەو کەسانەیە کەوا عیبادەتی خوای گەورە دەکەن سوبحانەهو وتەعالە. لە باسی صیام هەروەکو لە سوورەتی البەقەرە هاتیە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بەڕاستی عیبادەتکردن بەمەبەستی گەیشتنە بە دەرەجە و مەرتەبەی تەقوا. گوتیشمان متقی ئەوەی کەوا یەکەم شت خۆی لە شرک بپارێزی، خۆی بڕازێنێتەوە بە تەوحید، خۆی لە گوناه بپارێزی، خۆی بڕازێنێتەوە بە تاعەت و بە حەسەنات و بەو کارانی کە لە خوای گەورە نزیک دەکاتەوە. ئیتر عیبادەت ئەنجام بدەن بە ڕەجای ئەوەی تاوەکو بگەنە مەرحەلەی تەقوا و متقی بن. اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. کەواتە یەکەم شت تاوەکو ئێمە عیبادەت ئەنجام بدەین پێویستە خەڵقی خۆمان لە پێش چاوی کە ئەو خوای کە ئێمەی بەدیهێنە، ئێمە هیچ نەبووین. هل أتى على الإنسان حين من الدهر لم يكن شيئا مذكورا. هیچ بە خەیاڵت دادێکەوە تو ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژگارێکی زۆر تو هیچ نەبووی، لەم یەکن شەیئا مەذکوورا. خوا ئەتوی هیناوەجود بوویە شتێکی مەذکوور و باست کراوە، وتیان فڵانە کەس لەدایک بوو ئەو جە ناوێکیان لێ دیتیەوە. سبحان الله. ئەگەر بێت و ئینسان ئەو حەقەتەی لە پێش چاوی بەڕاستی مەغرور نابی، ئەو حەقەتەی لە پێش چاوی ئەو جا دەزانین قودرەیەکی زۆر عەظیم ئەوی هینایتە وجود، هەر ئەو قودرەتە و خاوەنی ئەو قودرەت و دەسەڵات پێویستە بیپەرستی. ئەوجا لعلكم تتقون دیارە وەکو زانان دەفەرمون بگەنە مەرتەبەی متقی، دیارە تەقواش لە ویقایە هاتێتە وەکو بەو تەقوا و بەو عیبادەتی کە ئەنجامی دەن خۆتان بپارێزن لە تووڕەبوونی خوا و لە عقابی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء. هەر ئەو زاتێک کەوە ئەنگۆی خەلق کرد کە شایانی پەرستنە، هەر ئەو زاتە جعل لكم الأرض فراشا، ئەو زەویەی لە بۆ ڕاخستینە، ئەو زەویەی لە بۆ ڕاخستین وەکو لە جێگای باسی دەکاتن بە میهاد باسی دەکات، ممەهەدە هەموو وەسائلەکانی پێویست لە بۆ ژیانی ئەو ئینسانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەسەر ڕووی زەوی لە بۆی دانایە. والسماء بناء، وهروها ئەو خوای کەوە ئاسمانی وەکو سەقفێک لە بۆ ژیانی گۆ دروست کردێ لەسەر ڕووی زەوی، کەواتە لەسەر ڕووی زەوی دەژێن، ئاسمانیش پارێزەرێکە و سەقفێکە لە بۆ ئەو زەوی کە ئێمە لەسەریدا دەژین. وەکو هەندێک دەزان دەفەرمێن والسماء بناء، واتە ئەو ئاسمانە وەکو بینایەک، کوو بینایەک
بە شتێک دەگوترێ بینا ئەگەر بێت و سەقف و دینگە و زەویەکەی و دیوارەکانی هەمووی پێکەوە نووسابن ئیتر دەفەرمون وەسەماء بیناءن واتە ئەو ئاسمانانە هەمووی پێکەوە نووساینە کەلبونیانی یەشد بەعضەه بەعضا کەواتە ئاسمان و زەوی و هەموو ئەوانەی کەوا لە دوای ئەو ئاسمانی ئێمە دەیبینین دێ هەر هەمووی پێکەوە بەستراینە یەکتریان بەستایتەوە وەکو کەلبونیان وەکو بینایەکی مەحکەم کەوا هەندێک لەوە ئەوەی تریان قایم دەکاتن وەسەماء بیناء کەواتە ئەو خواپەرستکە زەوی لۆ ڕاخستینە ئاسمان وەکو سەقفێکی پارێزەر دەتان پارێزی بەو شێوەی کە وەکو لە چەندین ئاەت کەس باس کرا وأنزل من السماء ماء وهروە خوای گەورە سوبحانەهو وتەعالە با بڵێن ئەنگۆی خەڵق کرد وجودینگۆ جێگای ژیانینگۆ لەسەر ڕووی زەوی ئەو ئاسمانشداتان دەپۆشی ئەو جا لە بۆ ڕزقین گۆش وأنزل من السماء ماء لە ئاسمانەوە خوای گەورە بارانی دابەزاندیە فأخرج به من الثمرات رزقا لكم ئیتر لە نەتیجەی ئەو بارانەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەنواعی بەروبووم لەو زەویە دەڕوێنیتن وەکو ڕزقێک و ڕۆزیەک لە بۆ ژیان و بەردەوامبوونی ژیانی خۆتان و هەروها ئەو دەواب و ئەو ئەنعام و ئەو ئاژەڵانەی کەوا ئەنگۆ پێویستان پێی هەیە وەکو لە جێگای کە دەفەرمیتن لە بۆ خۆتان و لە بۆ ئاژەڵەکان کەوا ئەوانەی کە ئەنگۆ پێویستان بە ژیانی ئەوانیشێ تاوەکو و ژیانی ئەنگۆ بەردەوام بی کەواتە لە یەک زەوی بەو بارانی کە دەیبارێنی ئەنواعی ثەمەرات و میوەجات و بەروبوومتان پێدەبەخشی وەکو ڕزقێک کەواتە ئەو خواشانی پەرستنە کە ئەمەی هیناتی وجود جێگایەکی لە زەویدا جێگای لە زەویدا لە بۆ ڕاخستینە و بە ئاسمان دامانی پۆشتێ و هەروە باران دەبارێنی و ڕزقمان پێدەبەخشی فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون ئیتر ئەو خودای سبحانه وتعالى کە خەڵقی کردینە خوای گەورە ژیانی لۆ مهەیە کردینە ڕزقی پێبەخشینە هەر ئەو بپەرستن ئەنداد و هاوشێوەی لە بۆ بڕیار مەدەن شەریکی لۆ بڕیار مەدەن لە کاتێکدا کە دەزانن خوای گەورە شەریکی نیە سبحانه وتعالى وأنتم تعلمون لە کاتێکدا چاک دەزانن کە خوای گەورە سبحانه وتعالى شەریک و هاوتای نییە تا لێرەدا ئەگەر تەماشا بکەین ئەیها الناس اعبدوا ربكم لە کۆتاییشدا فلا تجعلوا لله أندادا کەواتە وەکو زانایان دەفەرمون بەڕاستی لێرە و لە چەندین جێگای کە خوای گەورە باز لە تەوحید دەکا لە بۆمان باز لە لا إله إلا الله دەکا باز لە لا إله إلا الله دەکا لا إله إلا الله هیچ پەرستراوێک بە حەق نییە تەنها الله نەبی سبحانه وتعالى لێرە و لە چەندین جێگای کە خوای گەورە بە تەنها باسی عیبادەت ناکا خوا بپەرستن نا خوا بپەرستن بەڵام هیچ شەریکی لۆ بڕیار مەدەن ئەوەی کەوا پێویستە قەزیەی تەوحیدە سبحانه وتعالى ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت كواتا عبادتي خواهي قرب التاكتانية كفر كردن بغير الله سبحانه وتعالى هيت كسيك وهيت قوتك وهيت زهتك مين برانبر خواهي قرب والعياذ بالله بكنا ند ديار أنداد جمعي ند وتهاوشي ومثيل واتا بيهن الرزا بيو أو دجمناتي بي والعياذ بالله وكأنما دو جهات هبن دجمني يكون منافسي يكبن لقال يكتري ناكري بي پرستن يك ذات هيشاني پرستنا أو ذاتك خلقي كردينا دا تانجياني ورزق تان بيدا بخشيو أو همو نعمتي بي بخشينا يتر برزان ديار أو آتا چەندین شتی دیکەی لێ وەردەگیرێ ئەو دوعاتە بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێینەوە خزمەتی و باسی دەکەین بە نیازی ئەوەی کە فعلەن ئێمە ئەو بەندەیە بین کەوا عیبادەت دەکەین تاوەکو بینە ڕێزی متەقین و لە موحیدین بین لەو کەسانەی کەوا تەنها و تەنها خوای گەورە بەبێ شەریک دەپەرستین تاوەکو لەو کەسانە بین کە ڕەزامەندی خوای گەورە بەدەست دەینین و هەروها شاد دەبینەوە بە بەختەوەری أو بختوري كوالا نتيجة إيمان وهداية خواهي قلوب بندك عند بخشي لدنيا والقيامة سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله